باسی شێوازی رەخستنی ژیانی فەرمانبەرەکەین لە ڕووی یاساییەوە و باسی ئەرک و مافی فەرمانبەرەکەین لە دام و دەستگاکانە تا چەند هۆشیاری هەیە بەرامبەر ئەوەی کە چۆن بتوانێت ئەم کەسە مافی هەیە لە ڕووی یاساییەوە بێگومان ئەمەش کۆمەڵی خاڵ و پێوەری تایبەت بەخۆی هەیە چکە یاسا بە شێوەیەکی گشتی ئەتوانێت مافەکانی بۆ دابین بکە بەڵام ئایا لە ناو دەستگاکانی خۆمانە لە ناو دایرە و شوێنەکان کە کارەکەن فەرمانبەر تا چەند هۆشیاریوانەیە ئەم کەسە لە ڕووی یاساییەوە مافی هەیە بۆیە لەسەر ئەم بابەتە یەکێک لەو کەسانەی کە وەکو ڕایشکاری یاسایی توانێتی چەند کتێبێ لەسەر ئەم بابەتە بنووسێت تاوەکو بتوانین ئێمە هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەوەی کە لەو شوێنەی کە کارەکەین کۆمەڵش مافیشمان هەیە جایمە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک عەبدولقادر ساڵح وەکو ڕایشکاری یاسایی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئەمە میوان ئەگەر بفەرمێت فەرموو کاک عەبدولقادر خێر بێیت بانی باش زۆر زۆر بەخێر بێت سەرچاو زۆر زۆر بەخێر بێت بانی باش زۆر زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت بابەتێکی زۆر گرنگە و بەڕێزیشتان وەکو ڕایشکارێکی یاسایی چەند کتێبێکتان لەسەر بابەتە نووسیوە مەبەستمان چییە لەو مافەی فەرمانبەر کە لە دام و دەستگایەکە کارەکات بەڵێ ئێمە فەرمانبەران طبعا کۆمەڵی قانون تەنزیمی ژیانی فەرمانبەری کردووە بەس بەداخەوە ئەوە نەی من دیراسەم کردووە فەرمانبەر خۆی بە دوای ئەم مافانەی خۆیانە ڕۆشتووە بۆچی وەڵاهی نازانم لەوە چێ نەبوونی وشیارێکی قانونی بێ کەوای کردووە فەرمانبەر نەزانێ مافی چییە بەس کاتێک کە ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە ئەبێتەوە ئەو کاتە تێگا کە من بۆ ئەوم نەکرد بۆ ئەوم کرد مەسەرەن بۆ بەدوای ئەو مافانە ڕۆشتم بۆ بەدوای مەسەر فڵان ئیشم نەکرد بەداخەوە ئێمە خۆی لە ئەسڵا بە پێی قانونی خدمە دروستکردنی ئەم وعیە قانونیە ئەرکی حکوومەتە بەڵام ئێمە لە قانونی خدمەی مەدەنیە مادەیەکمان هەیە باس لەوەکە کە فەرمانبەر پێویستە بە کۆمەڵێک خولی قانونیا بڕوە و لەم خولە قانونیان ئەگەر هاتوو بۆ بە مستەوای 85 بەرەوسەر دەرەجەی هێنا ئەو کاتە قیدەمی پێدێ واتە 6 مان قیدەمی پێدێ قیدەم زۆر مهمە بۆ ژیانی وەزیفی واتە 6 مان خزمەت ئیزافە کرێ بۆ سەر خزمەتی فەرمانبەرەکە ئەمە بۆ ئەوەیە کە فەرمانبەر تەشجیع ببێ لە مقابلی ئەوەش ئەگەر بێت و فەرمانبەرەکە کەم بێنێ واتە لە 50 کەمتر بێنێ ئەو کاتە خزمەتی دو ئاخرێ بۆی فەرمانبەر فێر ببێ کە حقوقی چییە واجباتی چییە مەسئولیەتی چییە چۆنە بێ مامەڵە بکار ڕۆژانە چۆنە بێ مەسەرەن کاروبارەکانی ئەنجام بە لەبەرەوەی فەرمانبەر بڵین خودی خۆی نییە کە وەزیفە ئەبینێت مەسەرەن جەنابێت ئەمڕۆی تە دایرەیەکەوە هاوڵاتیکی ئاساییت سبەینێ تەعینە بیبی بە هاوڵاتیکی بە فەرمانبەری کێو دایرە بە سیفەتی تەعین بوونەکە تۆ کۆمەڵێک دەسەڵاتی بۆ دروستە بێت کۆمەڵێک سەلاحیاتت ئەبێ بۆ تەمشیەکردنی مامەڵەی خەڵک ئیمزات قیمەی قانونی بۆ دروستە بێت واتە بە ئیمزای تۆ مامەڵەیەک ئەڕوە بە بڕیاری تۆ مافی دروستە بێت بە بڕیاری تۆ مافی لە یەکە وەرەگریتەوە کەواتە خودی خۆت نیت لێرە ئەو مرکزە قانونی فەرمانبەرە کەوای کردووە ئەو قوتە قانونی بە کەسەکە بات بۆیە نابێ کەسێک کە ئەبێ بۆ مۆزەف خودی خۆی مەوجود بێ لە ناو وەزیفەکەیە واتە من لەگەڵ جەنابتە ناکۆچێکم ێخوا نەخواست سبەی ئەگەر تۆ هاتی بۆ لای من مامەلەیەکت هەبوو قانونیان تۆ مافتە بوو مامەڵەکەت بۆ جێبەجێبکرێ بێ بکرێت حەقی بۆ نیە من لەگەڵ تۆ ناکۆچیمەیانە بە پێچەوانەشەوە ئەگەر مەسەرەن کەسێکی برای خۆت لە دایرەیەکە مدیر دایرە بوو ئیشەکەت نەکرێ نابێ بیکە بەوە نییە مەسە بڵێ من برامە کەواتە من بۆ یەکەمەوە نایناسم بۆی ناکەم کەواتە فەرمانبەرە بێت لەوە تێبگا مەسئولە لەو مرکزە قانونیە و لەو عنوانە وەزیفەی کە هەیەی واتە خودی خۆی نییە وەزیفە ئەبینێت بەس بەداخەوە ئەمڕۆ ئێمە لەبەر نەبوونی وایە قانونیە فەرمانبەر جاری وایە نەک بۆ خودی خۆی تەنانە بۆ دەوروبەریشی کەسێکی بەدڵ نییە مەسە ئیشێکی بۆ ناکە ئیجراتێکی لەگەڵاکە عقوبەیەکی ئەدا ڕێکارێکی گرێت دەبەر مافیکی لێ وەرەگرێتەوە نەقلی ئەکا هەموو ئەمانە دلیل لەوەی کە ئێمە لە ڕووی قانونیەوە بە دەقیقی لە مەدلولی فەرمانبەر تێ نەگەیشتوین چونکە فەرمانبەر ناو لەراوە فەرمانبەری گشتی واتە بێت تۆ ئەرکێکی گشتی ڕاپەڕێنی خودی خۆتیە غایبیت واتە هەر ئینتیما بۆچوونێک تێبێ لەوێ هەمووی لابی بەس ئەرکە وەزیفەکەی خۆی جێبەجێ بکەیت. زۆر باشە کاک عەبدولقادر باکەمە قسە لەسەر ناوڕۆکی کتێبەکانی بەڕێزت بکەین ئەو کتێبانەی کە بەڕێزتان بڵاوتان کردوێتەوە و چاپتان کردووە سەرجەمیان باز لە ڕێخستنەوەی ژیانی فەرمانبەرانە کارە نێو فەرمانگەکانە هەروە ئەمێ باسێک لە بیرۆکەی ئەم کتێبانەش بکەین.
بەڵێ کتێبەکان ئەگەر لە کتێبی ژێری ژێرەوە باسی بکەین کتێبی یاسای شرۆڤەی یاسای ڕاژەی شارستانیە ئەو یاسا باس لەوە کە فەرمانبەر لەو ڕۆژەی کە دائەمەزرێ لە وەزیفە هەتا ئەو ڕۆژەی کۆتایی بە وەزیفەکەی یەت حقوقی چییە چۆن دائەمەزرێ کەی دائەمەزرێ مەرجەکانی دامەزراندنی چین و بێ چ مەرجێکی تیابێ و ئەبێ مەسەلە کاتێک کە دامەزرێ ساڵێک لەژێر تێستا بێ و لەم ساڵا بێ چۆن مامەڵی لەگەڵا بکرێت دایرەکە چۆن کاری لەسەر بکە دوایەوە ئەگەر پێشتر باس لەو حقوقانەکە ئەگەر پێشتر فەرمانبەر بوو بێ دوای تەعین بوو بێتەوە چۆن مامەڵی لەگەڵاکەی دوایەتە سەرەوەی کە مەسەلەن ئەو کتێبە باس لەوە کە فەرمانبەر مافەکانی چین من مەسەلەن مافی مۆڵەت ڕۆژان دەڕۆجارێ مۆڵەتێکی هەیە مانگی سێ ڕۆژی هەیە ساڵی 36 ڕۆژی هەیە ئەمانی بۆ کەڵەکەی بێ بۆ 180 ڕۆژ واتە لە ڕووی قانونیەوە فەرمانبەرێک واجبە لەوەی کە ئەبێ مۆڵەت بکات مشرع وای داناون فەرمانبەرە ڕۆژانە دەوامەکە لە ساڵەکە پێویستی بەوەی 36 ڕۆژ پشوو بات سیاحەتەکە ئەچێتە دەرەوە کاتەکانی خۆی چۆن بەسەر بە ئەبێ ئەمە مافیەکە مشرع پێیداوە مافی موچە مافی سەرموچە مافی پلەبەرزکردنەوە هاتووە تەنزیمی کردووە فەرمانبەر ساڵێک تێ پەڕێ سەرموچەیەکی پێدرێ واتە کاتێک کە من تەعین ئەبم بۆ من فەرمانبەرێکم بڕوانامەی بیکالۆرسم هەیە بە 296,000 تاینە بم ئێخۆ تاماوم ئەم موچەم هەروە نابێت ساڵی داهاتووە بێ بە 300,000 4 ساڵاوە ڕوا دوایی تەرفیعێکەکەم ئەچێ بۆ 360,000 مەسەلەن 4 ساڵ سەرموچە وەرەگرم ئەچێ بۆ 429,000 4 ساڵێکە سەرموچە وەرەگرم ئەچێ بۆ 510,000 بۆ 590,000 واتە ئەبێ فەرمانبەر بزانێ بۆ من فەرمانبەر یار ئەڵێ من چەند ساڵە تاینی موچەکەم فەرقی نەکردووە نازانێ باشە ئەی بۆ فەرقی نەکردووە ئەی تۆ حقوقی خۆتە نابێ بزانی باشە ببوورە ئەمە ئەم خاڵ و پیۆرانی بەڕێز ئاماژەی پێیت وە لەم کتێبانەشە تۆ هەمووی و داناوە لە کەرتی گشتی و بۆ کەرتی تایبەت گۆڕانکاری جیاواز بۆ کەرتی گشتی بڵێ کەرتی تایبەت قانونی عمل تەنزیمی کردووە قانونی عمل جیاوازە حکمەکانی بڵین موچە و شتەکەی چونکە قانونی عمل تهدیدی موچەی نەکردووە کەوتە بینی عقدێک لە بینی ئەو کەسەی کە لەگەڵ خاوەن کارێکە لەگەڵ خاوەن کۆمپانیاکە ڕێکەوە بە چەند ڕێکەوێت ئەوە پەیوەندی واتە ئەو بڕوانامە ئەو قودرەتی کەسەکە یادەوەر بیسا لەوە چێ بۆ منم با من نمونی بۆ جەنابەت بێنم من لە شوێنێک بینی و مە فەرمانبەرێک لە کەرتی تایبەتە عقدی هەبوو بە 4 وەرەق باشە هێشتا دایرەکەی بەلایەوە بڵێ کۆمپانیاکە بەلایەوە قورس بوو چکە مؤهل نەبوو بۆ ئیشە کەچی هەر نفسی ئەم شخصە هاتووە لە وەزیفەی لە حکوومەتە تەعین بووە بە 6 وەرەق و بە 7 وەرەق واتە فەرقی هەیە بابەتەکە جیاوازە لەبەرەوە ئەمانە ئەم حقوقانە کە یاسا داوێتی واتە مدیر دایرەکەی من ئەم مافی پێ نەداوم مەرکاتی ویستی لێمە بگرێتەوە وەزیرەکەم پێ نەداوم حکومەت پێ نەداوم قانون پێداوم زۆر باشە کاتە کاک عەبدولقادر بە شێوازێکی گشتی هێندەی بەڕێزت ئاگادار بوو بێتی فەرمانبەرانی ئێمە لە نێو فەرمانگە حکومەکانە بەتایبەتر تا چەند زانیاریان هەیە لەسەر ئەو ئەرک و مافانی کە لەسەر شانی ئەوانە و کە ئەبێ ئەو مافانەشی کە پێیان بدرێت بەداخەوە وەک پێویست نیانم ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە کە ئاستی هۆشیاری فەرمانبەران سەبارەت بە ئەرک و مافەکانی سەرشانی خۆیان لاوازە پێشتر ئاماژەم پێدا بەشێکی پەیوەندی بە حکومەت خۆیەوە هەیە کە بێت دەورات بەشێکی پەیوەندی بە خودی فەرمانبەر خۆیەوە هەیە بۆ من فەرمانبەرێک نازانێت بە چەند تاینە بێ نازانی موچەکەی چەنە قەت بەلایەوەش ناڕوە بپرسێ بزانێ موچەکەی چەنە بەلایەوە ناڕوە سەر موچەکەی کەی بۆی بەسرێ کەی بۆی نابەسرێ دوکەوتو دوانەکەوتو مەسەن فەرمانبەری وایە 3 ساڵ سەرموچەی بۆ نابەسرێ ناپرسێتەوە باشە بۆ من سەرموچەم بۆ نەبەسران واتە نازانێت کە مافێکی هەیە ئاوایە لە مقابلی ئەوەشا کۆمەڵێک ئیلتیزامات و واجباتی قانونی هەیە ئەوەش نازانێت کاتێک ئەوە ئیخلالەکە جێبەجێی ناکە ڕوبەڕووی سزا و لێپرسینەوە بێتەوە زۆر باشە ئەمە ئیشکالێت لە یەکێکتر لە کتێبەکان تا باست لە خانەنشینی کردووە ویستوتە لە ڕێگەی چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبێکی لەم شێوازە کە تایبەت بێ بە خانەنشینی چیتیا باسکەی چ پامێک بگەێنی لەم کتێبە لەو کتێبە باسمان لەوە کردو کە فەرمانبەر بە چەند ڕێگە شایستەی مافی خانەنشینی ئەبێت بسن شخصەیە لە ڕووی قانونیەوە بەنوە 45 ساڵی تەواو کردووە حەزەکە بچێتە شوێنێکی دەوام بکە بەس ئێوە حەقێکیشی دەستکەوێت لە وەزیفەکە کە بینێتی بۆ نمە 15 ساڵ خزمەتیە 45 ساڵی تەواو کردو عریزە ئاات کە عریزەیە داوای خانەنشینیەکە لە ڕووی قانونی و مافی خۆیەتی خانەنشین بکرێت بۆ منە فەرمانبەرێک ئەمڕۆ دەست بەکارە بێ لە وەزیفە بەیانی وەفاتەکات
باش ئایا فەرمانبەرە کە سوکاری مناڵەکانی ئایا مافیان هەیە بەڵێ لە ڕووی قانونیەوە کەسە ئەو ڕۆژە کە دەست بەکار بوو وەفات بکە مافی خانەنشینی بۆ دروستە بێ بە ئیمتیاز حسابی 15 ساڵی بۆ کرێت فەرمانبەرێک ئەمڕۆ تعینە بێ بەیانی تووشی کارەساتێک ئەبێت و ناتوانێت وەزیفە ببینێت ئەم فەرمانە عینەن بابەت کاتێک کە لیژنەی طبی ئەڵێم کەسە ناتوانێت وەزیفە ببینێ بەهۆی ئەوەی کە ڕوبەڕووی ئەم کێهینە بووەتەوە قانون تەقاعودیەکە حەقی بەوە نیە باشە ئەگەر ئەو فەرمانبەرە بۆ منە 15 ساڵەکەی تێپەڕان بێ و ئیتر لە ژیانان نەمێنێ بەڵام ئەو فەرمانبەرە هاوسەرگیری نەکرد بێت هیچ خانەنشینێکی بۆ بڕێتەوە ئێمە لە ڕووی قانونیەوە ئەو کەسانی کە مستحقی موچەی خانەنشینی ئەبن مناڵ هەتا وەکو تەمەنی ئەگەر کوڕ بوو یان کچ بوو بۆ جامیعە تا 26 ساڵی ئەگەر مەحەد بوو تا 22 ساڵی بۆ منە خوشک ئەگەر ئەم بەخێوی ئەکرد برا ئەگەر ئەم بەخێوی ئەکرد دایک و باوک ئەمانە شایستەی موچەی خانەنشینیە بنواتە ئەگەر فەرمانبەرەکە مناڵیشی نەبێ ژنیشی نەبێ بەس خوشکێکی هەبوو ئەم بەخێوی کرد برایەکی بوو معلول بوو ئەم بەخێوی کرد دایک و باوکی ئەم بەخێوی کرد لەو کاتە بەڵێ ئەمانە شایستەی موچەی خانەنشینیە بن بەمەرجێک داهاتیان نەبێت باشە خاڵێکی تر هەیە زۆر گرنگە کە لەم بابەتە قسە لە سەرکەین بەبەستی بەڵێ نامەیە زۆر جار تۆ من وەکو کارمەندێک لەگەڵ خاوەن کارەکەمان بەڵێ نامەیەک لە نێوانمانە ئەم بەڵێ نامەیە کۆمەڵی خاڵی تیان نووسراوە کە داواکاری ئەوەی کە کارەکەی بەدەستە لە دوای ئەم خاڵانە کە من پێویستە ئەمانە ڕەچاو بکەم لە دوای ئەم خاڵانە بۆ کۆمەڵێ ماف نییە کە منیش مافم هەبێ لەو کارەیەکە ئەمە منیش مافم هەبێ لەوەی کە بتوانم مۆڵەت وەربگرم منیش مافمەوەی کە بزانم موچاکەم چەندە منیش مافمەوەی کە ساڵانە ئایا موچەیەم هەر ئەوەی یان زیاکە یا خوکەمەکە تا چەند تۆ گرنگی پێەوە بەم بابەت مەبەستت کەتی تایبەتە بەڵێ کەتی تایبەت بەتاکید کەتی تایبەت ئێمە ئەگەر سەیری عیلاقی فەرمانبەر و حکومەت بکەین پێڵێن عیلاقی تەنزیمی واتە عیلاقی عەقدی نییە واتە من کە تاعین بووم خازعم بۆ ئەو قانون و یاسانی کە دەرەچێت موچەم کەمەکە زیادی ئەکا دەرماڵم کەمەکە زیادی ئەکا دەوام کەمەکە زیادی ئەکا واتە من تەسلیمی قوانین و ئینەکان بووم بەڵام بۆ کەتی تایبەت وانی بۆ کەتی تایبەت عیلاقەیەک هەیە پێوترێ عیلاقەیەکی عەقدی لە بینی جەنابەت یان منێک لەگەڵ خاوەن کۆمپانیاکەمە کەواتە ئەم عەقدە پێ ئەوترێ العەقد شریعة المتعاقدين واتە ئەم عەقدە قانونی بینی من و خاوەن کۆمپانیاکەی کاتێک کە من لەم عەقدە حقوقەکانم تەسبیت کرابێ من کەسێک بم خاوەن ئیرادە بم کە عەقد ئەکەم کەسێکی مەسەلەن بالغی ڕەشیدی خاوەن ئیرادەم و ئەزانم عەقد کەم چکە ئیرادەم هەیە کەواتە بێ من لە بیدایەتەوە لەم عەقدە حقوقی خۆم جێبەجێ تەسبیت کردەیە خۆ ناکرێ من حقوقم تەسبیت نەبێ و ئامادە بڕۆم ئیمزا لەسەر عەقدی بکەم لەبەرەوەی سبەینێ خاڵەکانی ئەم عەقدە بۆیە وتری العەقد شریعة المتعاقدين واتە ئەم عەقدە بێ بە قانون بۆ حەقی تۆ بۆ واجباتی تۆ کەواتە تۆ خۆت دەست لە داڕشتنی دەقە قانونیەکە هەیە بێ بزانی چۆنی داڕێژی ئێجاری وایە کەسەکە معلومەی نییە پرسیش ناکە ڕاوێژیش ناکە ئامادەیە چێتە ناو عەقدێکەوە دوایی سیرەکە کێشەی بۆ دروست لەبەرەوە بەشێکی لێرە ئیرادەی تۆ دەوەربینە فەرمانبەرێک ئەمڕۆ تعین ببێت ئیرادەی نییە موچەکەی چەنە ئیرادەی نییە دەوامەکەی چەنە بەڵام تۆیە کە لە کەتی تایبەت تعینەبی بەو عەقدە ئیرادەتێ لە تحدیدی دەوامە ئیرادەتێ لە تحدیدی موچەکەتە ئیرادەتێ لە تحدیدی مۆڵەتەکانتە قانونی شاتۆ کۆمەڵێک نظامی عامی داناوە لە ناوی فەرمانبەر لە قانونی عەمەلە کۆمەڵە حقوقی خاصی داناوە کە نابێ عەقدەکان مخالفی ئەمانە بن بۆیە ئەمەش بە هەمان شێوە جارێکی تر ئەگەرێتەوە سەر وعی ئەو کەسەی کە ئەم عەقدە ئیمزاکە و ئەچێتە ناو ئەم بوارەوە ئەگەر بە تەئکید ئەمیش ئەگەر معلومەی قانونی نەبێ بە هەمان شێوە ڕوبەڕووی ئەو واقعە بێت و بگرە زیاتریش من لەم دووسێ ڕۆژە برادێک تەلەفۆنی بۆ کردم باسی وە کرد کە من 6 ساڵە لە کۆمپانیا کارەکەم ئێستا یانوێ دەرمکە چی بکەم ئێمە محکەمەیەکی عەمەلمان هەیە ئێوەتم بڕۆ پەنابەرە بۆ محکەمی عەمەل محکەمی عەمەل لێرە یە دیفاع لە تۆکە داواکە تۆمارکە ئەدیلەکان تەقدیم کە با محکەمی عەمەل دیفاع لێکە بە هەمان شێوە بۆ فەرمانبەریش مێچێک لە کتێبەکان باسم لەوە کردووە کە فەرمانبەر مەسەلەن ڕێبەری فەرمانبەر بۆ تۆمارکردنی داواکاری جێڕەکان فەرمانبەر نەقڵە کرێ فەرمانبەر عقوبە درێ فەرمانبەر بێکمان ئەم بابەتە دڵنیا قسەی زۆرتر هەڵەگرەیە کاک عەبدولقادر ئینشاڵڵا هەوڵەیەن لە پرۆگرامێکی ترا زۆر بە وردی قسە لەسەر ئەم بابەتانەی تر بکەین ماندوومان کردی سپاس بۆ تاوی زانیاریەکانە دڵنیام هەر فەرمانبەرێک ئەگەر یەکێک لەم کتێبانە بخوێنێتەوە سودێکی زۆر باش بە کار و پیشەکەی خۆیە گەێنێ دووبارە سپاس بۆ ئامادەبوونەوە.